بەڕێ سەفین دزەی بەرپرسی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بەخێر بێت. سەرەتا مێ سەبارەت بە کۆنفرانسەکە قسە بکەین. جینۆسایدی گەلی کوردستان و کوردی فەیلی سەرۆک بارزانانی ئاماژەی بە خاڵێکی گرنگ کرد بۆ بە دوواداچوونی زیاتر بۆ بە جینۆساید ناساندنی ئەم تاوانە لە ئاستێکی نێودوڵەتیدا. هەرێمی کوردستان تا چەند توانوێتی لە پەیوەندیە نێودوڵەتیەکانی لەم بوارە کەڵک وەربگرێت. سوپاس. بەداخەوە لە کوردستان ئێمە هەمیشە دەبی مەشغولی یادکردنەوەی هەندێک یادی تاڵ و ناخۆش و کردداری نامورۆڤانە بین بەرامبەر گەلەکەمان کرایە. هەروەکو دەزان لە مانجی سێ کۆمەڵک یادی ناخۆش کرانەوە و ئەوەش بەردەوام بووە لە سەرەتای دامەزراندنی دەوڵەتی عێراق تا ئەوڕۆ بەداخەوە بەردەوامی هەبووە. ئومێدمان دەخواست کە ئەوەی کە لە هەفتاکان و هەشتاکان ڕوویدا بوو دووبارە نەبێتەوە، بەڵام بەداخەوە لە 2014 دووبارە قەتڵ و عام یا جێنۆسایدی خوشک و برایە یەزیدیەکان ڕوویداوە. بۆیە لەسەر کۆمەلگای نێودەوڵەتی و لەسەر حکوومەتی فێدرالی ئەرکە کە ڕێگر بن و یاخود ئەو هەنگاوانەی پێویستە کە باوێژرێ بە مەبەستی ڕێگریکردن لە دووبارە نەبوونەوەی ئەو جۆرە قەتڵ و عامانە نەک تەنها بەرامبەر خەڵکی کوردستان بەڵکو بە هەموو مرۆڤێک لە سەرتاسەری جیهانیش. ئەوەی کەڕۆ لێرە لە سێزانکۆکەی کوردستان پێڵستا بوون بە پاڵپشتی بارگای بارزانی دەستپێشخەریەکی چاکە. پێویستە لێکۆڵینەوەی تەواو و ئەکادمی هەبی و بە بەڵگەکردنی ئەو تاوانانە و هەوڵیش بدرێت لە ئاستی نێودەوڵەتی پێناسەی جێنۆسایدی پێ بدرێ، نەک تەنها ئێمە لێرە کۆڕبەندێک یاخود یادکردنەوەک بکەین و کۆتایی پێبێتن. پێویستە هەنگاوی زیاتر بنێدرێت جاچ لە ئاستی هەرێمی کوردستان، لە ئاستی عێراق و یا لە ئاستی نێودەوڵەتیدا. هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوودا هەوڵێکی دیپلۆماسی بەرفراوانی داوە. ترافیکی دیپلۆماسی لە هەرێمی کوردستان بەردەوام بووە. بڕیارەکە دوو بەرپرسی باڵا لە ئەمریکا و هەروەها لە ئیتالیا سەردانی هەرێمی کوردستان بکەن، جێگیری وەزیری دەرەوەی ئەمریکا و وەزیری بەرگری ئیتالیا کەی دێنێ ئێراوە بۆ چەمە بەستێک دێن. ڕاستە هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق و کیانێکی سربەخۆنیە، بەڵام لە ئاستی نێودەوڵەتی پێگەی نێودەوڵەتی پێگەیەکی بەهێزی هەیە. هەروەکو بینیمان هەر تەنها لە ئەم ساڵدا چەندین شاندی پایەبەرز وەکو سەرۆک کۆماری هەنگاریە بوو، وەزیری بەرگری ئەمریکا بوو، چەندین وەزیری تر و شاندی پەرلەمان و سێنات و ڕویان لە هەرێمی کوردستان کرد. بە هەمان شێوە شاندی هەرێمی کوردستان سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە فەڕەنسا پێشوازی لێکرا، سەرۆکی هەرێم لە ئیتالیا و لە ڤاتیکان پێشوازی لێکرا و لە چەندین کۆڕبەندی نێودەوڵەتیش بەشداری هەبووە. هەردوێنێ ئێوارە شاندێکی باڵای ئەڵمانیا گەیشتن و چەندین دیداریان دەبیتن لەگە سەرۆکی هەرێم، سەرۆکی ئەنجومەنی وەزیران و هەروەها ئەوڕۆ بڕیارە بەڵێ وەزیری بەرگری ئیتالیا سەردانی هەرێم بکاتن. کەی دێتە هەرێم؟ بڕیارە ئەوڕۆ بگاتن و لەو سەردانش دیداری لەگە بەرپرسانی بەرزی حکوومەتی هەرێمی کوردستان دەبیتن و هەر خۆشتان ئاماژەتان پێدا بریکاری وەزارەتی دەرەوەی ئەمریکا ئەوانش بڕیارە سبەی سەردان بکەن. ئەوە هەموو ئەوە دەگەینی کە لە معادلی سیاسی ناوچەکە چ لە ڕووی ئابووری، چ لە ڕووی سیاسی، چ لە ڕووی ئەمنی هەرێمی کوردستان پێگەیەکی تایبەتی هەیە. هەر لە نەوەتەکانەوە توانرا ئەو پێگەیە هەنگاو بە هەنگاو دروست بکرێتن و هەوڵیش دەدرێتن کە ئەو پێگەیە زیاتر بەهێزتر بکرێت. باشە. لە ماوەی ڕابردوو گوشارێکی زۆر هەبوو لەسەر حکوومەتەکەی سوودانی و ئەو ڕێککەوتنانەی کە بڕیارە لەگەڵ هەرێمی کوردستان جێبەجێ بکات. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێککەوتنێکی لەگەڵ حکوومەتی عێراق و خودی سوودانی کردووە. پێتان وایە ڕێککەوتنی هەولێر و بەغدا بەتایبەت لە بواری نەوت چ کاریگەریەکی لەسەر پێگەی هەرێمی کوردستان لە ئاستی نێودەوڵەتیدا دەبێت؟ چۆن پێشوازی لەم بڕیار و هەنگاوانە دەکرێت؟ بەر لە تەشکیلی حکوومەتی ئێستای بەڕێز سوودانی ڕێککەوتنێکی سیاسی لە نێوان لایەنە بەشدارەکان هەبووە بە مەبەستی داڕێشتنی نەخشە ڕێگایەک لە بۆ ئەو ماوەی کە ئەو حکومڕانیە لە بەغدا دەبیتن و کۆمەڵێک بابەتی گرنگ لێوان هەولێر و بەغدا و کۆمەڵێک بابەت کە پەیوەستی بە بەرژەوەندی هەموو عێراقیش هەیە لەوێ جێگیر بووە و بەشێک لەو بڕگانەش لە یاسای بودجە جێگیر بووە. یاسای بوجێ ئێستا لە گفتوگۆ و مناقەشەدایە لە پەرلەمان تا ئێستا بڕیاری لە سەنەدرایە، بەڵام بڕیار وابوو تا ئەو کاتێک کە یاسایەکە بڕیاری لەسەردرێ هەندێک لەو بڕگانە لە نێوان هەولێر و بەغدا بە شێوەی کاتی جێبەجێ بکرێ. بەداخەوە تا ئێستا جێبەجێ نەکرا. ئێمە لە نیەت پاچی بەڕێز سوودانی دەزانین کە هەوڵی جدیدایە، بەڵام پێدەچی هەندێک کێشەی تەکنیکی یاخود ئەگەر نامەوێت گومان بخەمە سەرنیەتی هیچ لایەنێک، بەڵام پێدەچی لە خوار ئەوانەوە هەندێک گرفت هاتبیتە پێش. هەوڵەکان بەردەوامن، گفتوگۆ بەردەوامە
بۆ میدیوینەکە بە ڕێکوپێکی حکوومەتی هەرێم ئاگاداری ئەو گرفتانەیە کە ئێستا وەکو ئاماژەتان پێکرد لە بەردەمە پرۆژەیە جابێ خۆی حکوومەت هەرێم لە پەیوەندی ڕاستەخۆیە لەگە بەغداد چ لە ئاستی سەرۆک وەزیران چ لە ئاستی وەزیرە بەڕێزەکان چ لە ئاستی خوار و تریش و بەشداریش کرایە لە داڕێشتنی یاسای بوجە کە یەکەمین جارە هەرێمی کوردستان بەشداری پێ بکرێت لە داڕێشتنی یاسای بوجەوە لە پەرلەمانیش لە کۆمیسیۆنی تایبەت ئەندامانی پەرلەمانی کوردستان لە لیژنەکە هەنا لەوێ گفتوگۆ مناقەشەی لەسەر دەکەنەوەی بەرژەوەندی کوردستان و خەڵکی کوردستان پارێزراو بیتن بەڵام لە مەسلەی ئەوەی باستان کرد هەناردەی نەفت خۆی بڕیار وابوو کە بەغدا نووسراوەک ئاراستەی ئەنقەرە بکە کە لاری نەبوونی خۆیان پیشان بدەن بە دووبارە هەناردەکردنی نەفتی هەرێمی کوردستان کە ڕۆژانە زیاتر لە 400,000 بەرمیلە کە دەکات 12 تا 15 ڕێژەی هەناردەکردنی نەفتی عێراق بۆیە کۆمەلگای نێودەوڵەتیش پاڵپشتی دووبارە هەناردەکردنی نەفتی هەرێمی کوردستان دەکەن و جەخت لەوە دەکەنەوە کە عێراق لەگە هەرێم و لەگە تووچیا بە زووترین کات بگەنە ڕێکەوتنێک بۆی ئەو نەفتەی کە ئێستا ڕاگیراوە دووبارە بگاتەوە بازارەکانی نێودەوڵەتی. بڕیارەکەشاندی حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق سەردانی تورکیا بکەن سەبارەت بە دۆسیەی نەوت هەر پەیوەندی بەم بابەتی ڕێککەوتنەوە هەیە پەیوەندی بە بڕیارەکەی دادگای نێوبژیربانی نێودەوڵەتی لە پاریسەوە هەیە. سەردانەکە خۆی ئەوەی من بزانم ئەنقەرە چاوەڕوانی نووسراوەکی فەرمیە لە بەغدا بە لاری نەبوونیان واگەر پێویست بکە شان بچی شاندەکە ئامادەیە بچیتن بەڵام زیاتر لە ڕووی تەکنیکیەوە لە بۆ بەسەرکردنەوەی ئەو بۆڕیە کە بەناوتوجیا تێپەڕدەوی و بە تایبەتیش بەشێکی زۆری بەو ناوچانە تێپەڕدەبی کە لەم دوایە بۆ مەلەرزەی لێ ڕوودا بۆیە بەسەرکردنەوەی بۆڕیەکان و سەلامەتی بۆڕیەکەش یەکێکە لەو کارانێکە لایەنی تورکیا یا ئەو کۆمپانیایی کە بەرپرسە پێویستە پێی هەڵستیتن. بەڕێز سەفین دزەی بەرپرسی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر سپاسکە لەگەڵ کوردستان 24 بووی. بەڵێ سەبارەت بەم بابەتانە قسەمان کرد و حکوومەتی هەرێمی کوردستان وەکو بەڕێزیشیان ئاماژەی پێکرد هەوڵەکانی بەردەوامە لە ئاستی نێودەوڵەتیدا بڕیارەکە سبەی شاندێکی لە وەزارەتی بەرگری ئیتالیا بگات هەرێمی کوردستان ئەمڕۆ بگات هەرێمی کوردستان و هەروەها سبەیش شاندی وەزارەتی دەرەوەی ئەمریکا لەگەڵ بەرپرسانی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان کۆ دەبێتەوە.